يشي تر لو أنا حركة إلكترون حركة إلكترون ئێستا خاصەتەن دوایەوە کە معلوم بوو ئێستا با بڵێن ئەگەر ئەمە نەوات بێ ناوچی ئەتۆمەکە بێ ئەزانین کە نیوترۆنی تایە پرۆتۆنیشی تایە بە دەوری ئەمە ئەلکترۆنە سوورەت ئەو حرەکەتە بە قووەتەی ئەلکترۆن کە هەیە ئەخولێتەوە ئەم حرەکەتە بە قووەتەیە ناهێڵی نیوترۆن و پرۆتۆنەکە ڕایکێشتنە ناو خۆیانە چکە بۆشاییەک هەیە لە بینی وەکو ئەوترێ ئەو مەسافەی لە نێوان ئەلکترۆنەکانە بۆ ناوک بۆ پرۆتۆن هەیە ئەم مەسافەیە بەقەدەر مەسافەی گەردوونە یعنی چۆن ئێستا ئێمە 400,000 کیلۆمەتر دوورین لە مانگەوە 93 ملیۆن میل دوورین لە خۆرەوە ئەم مەسافەیە لە نێوان بە ڕێژەی ئەم مەسافەی نێوان ئەلکترۆن و پرۆتۆن ئەلکترۆن و نەواد یان نیوترۆن ئەمانە بەقەدەر ئەم مەسافەیە دوورن ئەگەر ئەو مەسافەیە ئەم ئەلکترۆن ئەوەندە سەریع نەخولایەتەوە کە ئەمە ناتوانێت ڕایکێشێ ئەو کاتە هەموو حەجمی سەرزەوی بەقەدەر هێلکەیەکی لێ يعني ئەو کاتە نەمانەتوانی بژین کەوابوو حرەکەتی ئەلکترۆن بۆ خۆی معجزەیەکی ترە ئەجا کە دەینە سەر حرەکەتی ئەلکترۆن و ئێمە باوەڕمان بۆ هەیە کە ئەخولێتەوە ئەڵێن خولانەوەی یەکەم لە چی دەسی پێتر ئایا لە سرەوتنەوە کەوتە خولانەوە باش ئەگەر لە سرەوتنەوە کەوتۆتە خولانەوە چۆن خولایەوە چۆن قووەتە زاتیەکەی بۆ دروست بوو ئەلمانەکان کاڵن قووەتێکی زاتی هەیە ئەگەر ئەڵێن قووەتە زاتیەکەی باشە ئەم قووەتە زاتیە خۆی چۆن دروست بووە لە ناویە یعنی وەک ئەوی مراویەک لە هێلکە دێتە دەرەوە مەلازانێت ئێمە لەوانەکەی چۆن نەزانێت ئەو ناوێ اعتراف بۆ بکە کە ئێمە ئەڵێن الذي خلق فسوى فقدر فهدى خەڵقی کردو ڕێکی خستووە هەموو شتێکی بۆ تەقدیر کردو هیدایەتی داوە چۆن ئەژی پاشان هێناوێتی وجودەوە ئەبم شێوەیە ئەبینین ئەم ئەلکترۆنانە سەرەتایەکیان هەیە لە خولانەوەیان سەرەتا ئەگەر دەستپێک بە خولانەوە بووە چێ خولاندوێتی ئەگەر سەرەتاکە سرەوتەکە چێ هێنایە خولانەوە ئەگەر خولانەوەشە چۆن یەکەم جار دروست بۆ بەخولێتەوە یعنی تۆ چۆن ئێستا کتێبێک لە بەردەستایە ئەمە لە بەردەستا چۆنە خولێتەوە گەر تۆ ئاوە قووەتێکی زاتی نەبێ بیخولێنێت تۆ ناتوانانی کەوا بۆ من بیخولێت کەوابوو ئەبێ وا بڵێن بزاوتی ئەلکترۆنی کە ئەوەندە کاریگەرە لە وجود هەمووی کاریگەرە چونکە ئەمانە هەمووی تەنسیقیان هەماهەنگیان لەگەڵ یەکتریا هەیە ئەم ئەلکترۆنانە ئەگەر حرەکەتیان بچووک کەمتر وایە لەوەی کە هەن نەوات ڕایکێشان ناوکەکە ڕایکێشان بۆ ناوە وتمان حەجمی قەبارەی زەوی هەمووی بەقەدەر هێلکەیەکی لێ ئەگەر لەوەش زیاتر بوونایە ئەنجا ئەلکترۆنەکان سربەخۆ بوون ڕۆیشتن لەبەرەو کاتە ئەو شتە ئەلکترۆنیش دروست نەبوو بۆیە زۆر زەروریە کاتە کە بیرەکەینەوە بە هزری خۆمان بیرەکەینەوە بە عەقڵێکی دەستە جەمعی خۆشمان هەموو بیری لێکەینەوە کە ناممکینە ئەم گەردوونە کردگاری نەبێت چونکە هەرچەند باسی تەفاعولە کیمیاویەکانی ژەکەیتەوە تەفاعولە کیمیاویەکانیش کارلێکردنە کیمیاویەکان هەمویان بەقەدەرن هەمویان نیسبەتن ئۆکسیژن وتمان لە 120 وجودە ئێ زیاتر و کەمتر وای چەند تەسیریە بوو هەموو شتێک لە گەردوونە ئینا خەلەقناه بقەدەر هەموو شتێکمان بە مقدار بە ئەندازەگیری دروست کردن کەوابوو گومانمان نابێت لەوە هەبێکە ئەم گەردوونە خوایەکی ئەم خوایە کردگارە خالقە لە عەدەمەوە هێناوێتی درستی کردووە لە نەبووەوە ئەو بە ئیرادەی خۆی چۆن بلا تەشبیه من وتم قەڵەمەکەم چۆن هەڵگرت ئەم دەستەم هیچی تیانە بوو ئەوەم هەڵگرت و هێنام خستمە سەر ئەم دەستە وجودی قەڵەمەکە لەسەر ئەم لەپی دەستم دروست بوو بۆ چونکە من ئاقڵم ئیرادەم هەیە توانام هەیە ئەتوانم حرەکەت بکەم پلانم بۆ دانا عەزم و جەزم و ئیرادە قەڵەمەکەم هێنایە سەر لەپی دەستم ناشێ ئەم گەردوونە هەروە دروست بوو بەبێ هەبوونی ئیرادەیەکی ئاقڵی دانا و زانا و بەتوانە کە ئاقلی بەمە بشکێ کە توانای بەسەر ئەمەیە بشکێ بەڵکو خودی ئاقلەکەش ئەو درستی کردووە هیوادارم لایتێکی ترم هەڵکردوێ لەم ژێر زەمینەیە بۆ ئەو کەسانێکی هێشتا ئەقڵیان نەخستۆتە کار و ئەوانش کە خستویانەتە کار باشتر ویخەنە کار هەتاوەکو شارەزای هەموو پێکاتەکانی گەردوون ببین و قەنەعەتیش بۆ بکەین کە لە ڕێگای ئەقڵ بێ یا لە ڕێگای هەست بێ یا لە ڕێگای ئەزمون بێ یا لە ڕێگای وەحیەوە بێ حتممە نەگەینە ئەم حەقیقەتانە کە ئەم گەردوونە ئەم ژیانە ئەم ئینسانە بە هەموو مفردات و پێکهاتەکانیەوە هەمووی مەخلوقن لە عەدەمەوە هاتوون ئەوەی کە هێناونی یەکێکە و تەنها خالقێکی شەکە ئێمە باوەڕمان پێیە کە خوای پەروەردگارە خی گەورەی ئێمەش وێوەش هیدایەت بدا وەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله